یان ناوی مناڵیان لە پشتبەرگی قورئانە نووسی ناو خۆی ئەسڵەن زۆر گرنگە چون یەکەم دیاری دایک و باوکە سەرکۆ بە منداڵەکەی ئەدات و زۆر جار تۆ بۆ نمونەگەر کەسێکە هاکە ناوی بەرگوێت ئەکەوێت پێش ئەوەی کە ئەسڵەن لەگەڵی بەرکەوتنت هەبێت تێکەڵ بن بەیەکەوە شتێک نەزرێک لە مێشکی توا دروسە بێت لەبارەی ئەو کەسەوە بۆ نمونە ئەڵێن کاک ئارام ناوی ئارامە بۆ نموناڵێن ناوی نەجیبە ئێمەم دوودانە ناوە باڵێ باڵێ دوودانە لە مسەوەڕ و لە وێنەگرە زۆر زۆر بەتواناکانمان بەڕاستیش وەکو ناوەکانیان وان ئەخ ئاری ئاریێسە بۆ نمونەها شتێکی وا زۆر لە خەیاڵت نایەتەوە مەگەر ئەو مێژووە دوور درێژەکەی بەڵام ئارام نەجیب کەمال ئەمانە ئێستا تۆ بۆ نمونە ناوی خۆت سەرکۆ لە گۆرانیە بیستوتە سەرکۆ هیچ جێ و باست کردوتە ناوی گوندەکە ئەزانم قەراغ کە ئاری خۆمان چوو بوو بەرنامەی تامەکانی چاکردبوو هیواداری زۆر کە بچێت لەوێ ببینێ جا من ویستمەوە بۆ باسکەم یعنی من ئێستا کەەوە باسی ئاریم نەکرد ئەیتر کە لە کورساتە چەند ئاریەکمان هەیە بەڵام ئەڵێن بۆ نمونە ئەو ئاری لێیە ئەڵێ کام ئاریە تا نەڵێ ئاریە سوور نازانی یعنی ئەم لە قەبەی پێوێتی باشە ئەمە بۆ ئەوەوە یعنی زۆر ناتۆرە یعنی ناویشی کان لێرە ئێستا من خوشکەزایکی خۆم هەیە ئێستاوە تا چۆتە پرۆسی هاوسەرگیریەوە لە ماڵی ئێمە شوشەی پێڵێ کە خۆی ناوی ڕازە بۆ لە مناڵی باشە نازناوی جوان باشە باوکم پێوی تووە شوشە ئیتر ئەمە بەدەمی هەمومانەوە هاتووە یان زۆر جاور هەیە زوو کۆمەڵێ ناو هەیە ئەم ناوانە زۆر کوردی جوانن یعنی ئێمە ئەگەر ئیشی لەسەر بکەین ئەوە دوای میوانەکەمان وەڵامیێمانایەتەوە تا چەند گرنگی بین بە ناوە کوردیەکە یان هەندێک ناو هەیە سەر کۆناوەکان عەرەبین ئێمە کوردانومانە تۆزە گۆڕیمانە هاوکاری خۆمان لێرە لە کورسات مناڵەکانیان ناوی لیۆیە بە ناوی لیۆ میسیۆ ینی بەربەڕاستی لە خۆشەویستی ئەو نایەنەوە نای خوشکەزاکەی بنێژەوە تو خوشکەزاکەی تۆش نایەوە یعنی بۆچی ئەمەنە کاریگەری دەرەچیمان لەسرە ئەمە یەک بۆ دووەمیشیان بۆچی ئێمە ناوە کوردیەکان یعنی زۆر زۆر جار ئێمە بۆ دووریەخینەوە لە ناو خێزانەکانمانە ئەنجا یەک بابەتی کەشەیە ڕاستە ئەم ناوانە هەمووی لە ناو کەلتوری ئێمە هەیە کاریگەری دین لەسەر ئێمە چۆنە یعنی بۆ نمونە ماڵ نییە محەممەدی تیانە بێ باشە محەممەد زۆر ئەم ناوە یعنی ماڵ نییە بۆ نمونە زۆربەی ئیبراهیمی تیانە بێ ناوی پێغەمبەرەکان باشە بە دوایەکە یعنی کۆمەڵی ناو هەیە بۆتە بەشێک لە ژیانمان ئەویش کاریگەری دین لەسەرمان و ناو ئێستا بە قسەکەی تۆ ئەو ناوانەکە لە ئاینەوە هاتووە زۆربەی کات بۆ نمونە هی تەمەنێکە بۆ نمونە تەمەنی تەنانەت ئێمەش ئەم جیلە دێن هەندێک ناویان لێنن ئێستا تۆ بۆ نمونە لیۆنەل مسی ئەناسی ناوی واوای لێ ئەنێ ئەمەنە قورسە کە تۆ بۆ نمونە لێ پرسیڵی دووبارەی بکەرەوە بۆم یا ناوەکە یانی چی ناو هەندێک ناو خۆشە ئاوازێکی خۆشی هەیە بەڵام هەندێک ناوەیە بۆ نمونە دایک و باوک دانیشن داهێنانێکی سەیر و سەمەراکەن لە کتێبێکی بیانی ئەم نامیان بینیوە ئەینێن لە مناڵەکەیان و هەر بۆی ناو زۆر گرنگە گفتوگۆیمان لەگەڵ میوانەکەمانە بە زۆر لێیانەوە کی هەبێت کاتە ئێستا هەڵبژارنی ئەم یەکەم دیاریە بۆ مناڵ ئەبێ بە چه شێوەیەک بێت با بەڕێز پرۆفیسۆر دکتۆر بێستون حەسەن پسپۆری زمانی کوردی پێمان بڵێ دکتۆر گیان فەرموو بێت دکتۆر بێستون بەخێر بێت باشتر بۆ بەڕێزە دڵخۆشین ببینینی بەڕێزت باشیش بەخێر بێت سەرچاو دکتۆر ناو زۆر جارەها ئەمان باتەوە بۆ قوڵایی ناوەکە بۆ نمونە ئەوە سەحەر هیچێک سەرکۆەوە کە باسی کرد هەر بۆ منە بێستون ئەوە کەس هەیە نەکەوێتەوە بیری چیرۆکەکەی شیرین و فەرهاد و ئەوەی کە شیرین چی کردە بۆ فەرهاد جا ئێستا بەڕێزت ئەگەر پێمان بڵێ ئەم یەکەم دیارە کە دایک و باوک ئەیا بە منداڵەکەی بەپی چ تایبەتمەندیەک جوانە بۆی هەڵبژێرێت بۆی کە ناوەکە زۆر جار ئێمە هەندێک ناوی دووبارە شای دکتۆر زۆر خۆش نیەتر ئەمەنە ناوەکان دووبارە بن هەندێک جار ناوی تازەش خۆشە بەڵام واتایەکی جوانیشی هەبێت یان هەندێک تایبەتمەندی هەبێت بەڵە بەیانیتان باش هەندێک تایبەتمەندی هەیە کە پێویستە دایک و باوک ڕەچاوی بکەن لە کاتی ناونانی مناڵەکەیە دوای وەڵامانەوەم پرسیارە ئەوەشم لێ بپرسە کێ مافی ئەوەی هەیە ناوی مناڵەکە بنێت یەکەم تایبەتمەندیان ئەبێت ناوەکە واتایەکی هەبێت دووهەم ئەگەر سەر بەو زمانەی خۆی بێ باشترە مەسەڵەن ئەگەر کوردە کوردی بێت عەرەبە عەرەبی بێت سێهەمیان مەجالی کوردکردنەوەی تیانە بێت نەبێ بەڵێ مەجای ناو و ناتۆرەی تیانە بێت ئەگەر بکرێت مەسەرەن بۆ نمونە ناوێکی لێ نەنەی کە مەجای کوردکردنەوەی تایبێت و مەجای ناو و ناتۆرەی تیابێت بەڵام لێرە پرسیارێک دروست لەوانەیە بینەرەکانیشمان بڵێ ئێمە
باسیشمان کرد زۆربەی ناوەکانمان لەبەرەوەی مە پەیوەستین بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ناوەکانمان بۆ پێغەمبەرەکانە گەڕێتەوە یعنی بۆ نمونە محەممەدمان زۆرە باشە بەڵام کەم زۆر کەم کات دەڵێن محەممەد یعنی ئەگەر زۆر خۆشمان بێت ئەڵێن حەمە ئەمە کورتکراوەی محەممەد ئەمە باشە یان خراپە کورتکردنەوەی ناو دوو مەبەستی لە پشتە یەکێکیان بۆ تەحقیرە یا بۆ شکاندنە یەکێکیان بۆ خۆشەویستیە طبعا کۆنتێکستەکەەوە و کەسە خۆی ئەزانێ بۆ کامیانە ئەکرێت لە خۆشەویستیا بن بە محەممەد بڵێم حەمە و حتاگەر گیانێکیش لە پاڵا بەکار بێنە میترەوە سوور ئەزانێکە بۆ خۆشەویستی زۆر هەر بۆ خۆشەویستی کەسێک ناناسی هەرەوەشی پێڵی ینی بۆ نزیک بەڵام ئەشکرێ بۆ شکاندنی بێت بە محەممەد بڵێ حەمە چونکە هەندێک شوێنی فەرمیە شوێنی ڕسمیە ئانی تۆ بۆ نمونە لە فەرمانگەیەکی حکومیە لە زانکۆیەکە لە دام و دەستگایەکی ڕسمیە نابێ بە محەممەدێک کە نایناسی پێی بڵێ حەمە کە پێدوت حەمەوە بۆ شکاندنە بەڵام ئەگەر بۆ نمونە مناڵەکەی خۆت ناوی محەممەد بوو پێدوت حەمە ئەمە گومانی تیانە بۆ خۆشەویستیە لەبەرەوە کەسە خۆی ئەزانێەوە کۆنتێکستەکەش ئەزانێت کە بۆ شکاندنە یا بۆ خۆشەویستیە دکتۆر محەممەد ئەمە بمبورە کورداندن نییە بۆ نمونە حەمە ئەحمە و مەحموو خەجێ هەر وشەیەک لە هەر زمانێکی ترەوە بێتە ناو زمانی کوردیەوە ممکن نییە کە بێتە ژێرباری فۆنەتیشی ئەو زمانەوە یعنی بۆ نمونە ئەستا هەندێک وشەتان پێ بڵێم وشەی کلۆج لە کول الوجهەوە هاتووە وشەی تام لە طعمەوە هاتووە وشەی تانە لە طعنەوە هاتووە یعنی ئەوانە هەموو وشەی عەربی بوون بەڵام کاتونەتە ناو زمانی کوردیەوە کەوتونەتە ژێرباری فۆنەتیکی کورد بە شێوەیەک دەستکاری کردووە بیانەرەوە بە عەرب نایناسێتەوە لەبەرەوە ممکن نیە هەر وشەیەکەیەتە ناو زمانێکەوە بە دڵنیاییەوە ئەو زمانە زۆرێک دەستکاریە کات کە کورداندنێکی بۆ کات نەک هەر ناو یعنی هەموو وشەیەک بە شێوەیەکی گشتی لەبەرەوە ئەی خاتە ژێرباری فۆنەتیکی زمانەکەی خۆیەوە دکتۆر با دەست بکەین بەوەی کە لە سەرەتاوە هەر منداڵێک لە دایکە بێ مافی خۆیەتی ناوێکی هەبێت کە ناوێکیشی هەبێت ئەوەی کە بڕوار بەڕێزت پرسیارت کرد چێ ئەو مافەی هەیە و ناوی لێ بڵێ طبعا ئەمە با بڵێن کەم کەس باسی کردووە بەس من بە قەناعەتی خۆم ئەڵێم یەکەم کەسێک کە مافی ئەوەی هەیە ناوی مناڵەکە بنێ ئەبێ دایکی بێت باوکی نییە دایکەتی چونکە زۆرترین ماندوو بۆ دایک بەڕاست هەلی ئینسان ئەبێ بە ئینسافەوە قسە بکات ئەبێ دایکی بێت بەڕێکەوتنی شەیە لەم بین دوای ئەوەش ینی بازنەی یەکەم دایکی بێت بازنەی دووهم دایک و باوکی بێ بەڕێکەوتن بێ باشترە خۆی ڕاستیەکە هەندێک کارەسات هەیە لەم کۆمەڵگایە ئەی بینیت بۆ نمونە باوکەکە کاتی خۆی حەزی لە کچێک کردووە کچەکەی بۆ نەبووە کە کچەکەی خۆی لە دایکە بێ ناوی ئەو کچەی لێ باوکەکە با بڵێن برادێکی هەبووە ناوێکی کۆنی هەبووە برادەرەکەی شەهید بووە لە خۆشەویستی برادەرەکەی ناوی کوڕەکەی ئەنێ ئەوە دکتۆریان هەنە جار سەرسان بۆ بە ئەکتەرێک ناوی ئەکتەرەکان ناو ئەمانەتێکی گەورەیە ینی مەسئولیاتێکی گەورەیە تۆ چۆن سیسەم جلوبەرێک شامپۆ بۆ مناڵەکەت ئامادەکەی کە پێش ئەوەی لە دایک بێت ئەگە جەنابەت باوک بیت و جەنابەت دایک بیت ئەو شتانە ئەزانن پێویستە لەگەڵ ئەم شتانەشان ناو بۆ مناڵەکە ئامادە بکرێت یعنی نابێت ئەو ڕۆژەی کە پەرستارەکەیت ئەڵێ ناوی بنەی چی تۆ بیر بکەیتەوە ئەبێ ناوەکەت ئامادە بێت بۆ ئێستا سۆنەرەیەوە مشت کەسێک ئەزانێت کوڕەیە کچە حتا من پێم سەیرە لە فەیسبوک خەڵک ئەپرسێ ناوێکی خۆشمانەیە بۆ کچ یا بۆ کوڕ چۆن ئەبێ خەڵک ناو لە مناڵەکەی تۆ بنێ تۆ خۆت چیت بۆ خۆت ناو لە مناڵەکەی خۆت نانی ینی لەبەرەوە ئەمە ئەمانەتێکی گەورەیە ئەیکێکە لە ئەو کانەی کە لەسەر شانی دایک و باوکە مناڵێکی ناوێکی خۆشی سەردەمیانە بۆ ئەم مناڵە بدۆزنەوە و ئەبێ بیرکردنەوەی قوڵ لە پشتیم ناوەوە هەبێت حتا ئەبێ بیرلەوە بکەنەوە ئەگەر ئەم مناڵە سبەینە ڕۆشتە ناو کۆمەڵگایەکی عەرەبیەوە ناوەکەی بە شێوەیەک نەبێت کە ببێتە جێگەی تانە لە کۆمەڵگای عەرەبیە بۆ نمونە ناوی ئەنەی چرۆ ئەگەر بچێتە ناو کۆمەڵگای عەرەبیەوە ئەبێ بە جرو بۆ نمونە ناوێک بێت چوە ناو کۆمەڵگایەکی ئینگلیزیەوە یان فارسیەوە ناوەکە بە شێوەیەک نەبێت دەکەڵ فۆنەتیکی ئەوانە نەگونجێت و لەوێ عیبەیەکی گەورە بێت ینی بیرکردنەوەیکی قوڵی ئەوێت ناوەکە هەڵبژاردننی ناوەکە ماندووبوونی ئەبێ بە کتێبی بۆ بخوێنیتەوە فەرهەنگ بێنی بگەڕێی بە دوایە تا چەند گرنگی بیت بە ناوەکە وەندە گرنگی دیاوە بە مناڵەکەت ینی پێداویستیەکانی هەر ئەوە نین ینی شتیتری بۆ دابینکەی ناوژێکەکە لە پێداویستیە گرنگەکان کە من بەڕێی من ناو گەورەترین پێداویستێت چووکە تا کۆتایی ژیانی لەگەڵی ئەمێنێتەوە بیستم باسی ئەوە بکەم هیچ کەسێکیش ئازایەتی خۆی نییە ئەگەر ناوەکەی خۆش بیان ناخۆش بێت ناوەکەی جەنابەت وە ناوەکەی منیش ڕنگدانەوەی بیرکردنەوەی دایک و باوکمانە یان ئەو کەسێکی ژەبێت کە ناوەکەی لێ ناوین
خۆی مرۆڤ ڕاستیەکەی مافی خۆیەتی خۆی ناو لە خۆی بنێت بەڵام ئێستا کە تۆ کەسێک ناوی لێ ناویت ئەوە دەلالەت و سەلیقەی ئەو کەسەیە کە ناوەکەی لێ ناویت حتا من هەموو جار وتومە بە خوێندکارەکانم مرۆڤ نابێت لەسەر هەندێک شت لێپێچینەوەی لەگەڵا بکرێت بۆ نمونە ناوت چییە تۆ خۆت ناوت لە خۆت نەناوە ناوت چییە لەبەرەوە تۆ نابێت خەڵکی کوێیت تۆ خۆت اختیارت نەکردووە لەو شوێنە لە دایک بیت دایکت کێیە باوکت کێ خۆت اختیارت نەکردووە بەڵام ڕاستیەکەی بێت لێپێچینەوەی لەگەڵا بکرێت ئەگەر مناڵەکەت خراپ دەرچوو چکە تۆ خۆت پەروەردەت کردووە وانە ئەگە بێت لێپێچینەوە لەگەڵا بکرێت ئەگەر ناوی مناڵەکەت ناوێکی ناخۆش بوو چکە تۆ خۆت ناوت لێ ناوە لەبەرەوە ئەبێ بزانین مناڵ لە چیا مەسئولە یان مرۆڤ لە چیا بەرپرسە و لە چیا نابەرپرسە مرۆڤ بەرپرس نییە لە ناونانی خۆی باش دکتۆر ئەی لەگەڵ ئەوە هەندێک کەس کە ناوەکان پێ خۆش نییە یان گرفتیان بۆ دروستەکە هەندێک جار ناو ئەی گۆڕن لە گەورەیە لەگەڵ ناوگۆڕی ناهی بەڕێزە مافێکی سەرەتایی ئینسانە تۆ کە ناوەکەت ببێتە عیبەیەک بۆت بۆچی نەیگۆڕیت خۆ ئەمە زەواجی کاسۆلیکی نییە بڵێ تەلاقانی تیانی ئەوانە یعنی مافی خۆتە بەچی مرتاح حتا بۆ نمونە خەڵک هەیە لە تەسکرای ناوێکی تری هەیە وەکو تریش ناوێکی تری هەیە ئەبێ بەو ناوە بانی بکەی کە خۆی پێی خۆشە ینی تۆ ئەگەر بە دوای ئاسوودەی کەسەکە ئەگەڕێ ئەو بەوە مرتاحە بەوە ئاسوودەیە ئەگەر ئەشتەوێت جایەتی بکەیتەوە بڕە بەو ناوەبانی کە ئەو پێی ناخۆشە دکتۆر زۆر گرنگانی بۆ نەوەکوی جەنابەت دەڵێ من چوزانم چۆن ناونراوم باش نییە بەڵام پەیوەستیشە بەوەی کە من کە گەورە بووم بزانم بۆچی ناوم ئەوەیە و ناوەکەشم مانای چییە ومان ناوەکەشم پەیوەستە بە کەلتور و شوێنی نیشتەجێبوون و ژینگەکەی منەوە ئەمە زۆر گرنگە کەواتە چەند گرنگە بۆ نمونە دایک و باوک بەر لەوەی بیر لەوە بکاتەوە ناوێک بنێ ئەم ناوە کۆکراوە بێت لەو بابەتانەی کە لە ناو ئەو ژینگە و کەلتورێکە خۆیان تیاژین من ناڵم بۆ ناوی خۆم یعنی ساگەر جەنابەت لە من بپرسیت بڵێ سەرکۆ بۆ باڵم لە بەرەوەی لەو ئاتوو ساتەیە کە ساڵی 86 با تەمەنەکەشم لێرەوە بڵێم کە لە دایک بووم لە کاتێ پێشمەرگە لە شاخ بووە راکەم لەسەر کۆ بووە لە پێشمەرگە بوو باشە دەکات لە دایک بووم بڕۆی مخشتم زۆر بۆ لە خۆشەویستی براکەم دیار نەبوو لە کوێیە لەسەر کۆی ناوی ناوە سەرکۆ لەکوێ لە قەرەداخە گوندێکی جوانی ئێرێ ئاوا شارەزای ناوەکەی خۆتە بێ چەند گرنگە تۆ بۆ نمونە کە ناوی مناڵەکە دەنێ ئەم هەموو شێوازە کەلتوریەتیا کۆپێتەوە بەڵێ چەند گرنگی بی بەناوەکە ئەوەندە گرنگی دیاوە بە مناڵەکە یعنی چەند هەوڵ بی لەگەڵ کەلتورەکە بگونجێ ئەوەندە گرنگی دیاوە بۆ مناڵە یعنی وەکو وتم ناونانی مناڵ بەرپرسیارەتێکی گەورەی ئەبێ دایک و باو خۆی پێوە خەریک بکات حتا چۆن دایک و باوکێک بڕیار ئێنەوەیەکیان مناڵێکیان ببێت کە پێویستە بیری لێ بکەنەوە ئایا کاتیان هەیە ئایا پێداویستەکان توانن بۆ دابینکەن ئەبێ ئەوەش کۆبوونەوە بکەن بۆ ناوەکەی حتا لەسەر ئەوەی کە جەنابەت باست کرد طبعا ناونانی مناڵ پەیوەندی بە هەندێک شتەوە هەیە بۆ نمونە پەیوەندی بە کاتەوە هەیە ئەگەر ئەو کۆمەڵگایە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیا بوو ئێستا بۆ نمونە سەیری ناوی ساڵی هەفتاکان بکە ئازاد نەوزاد ڕزگار ئەوانە چونکە بۆ میلەتەکە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیا کە کەوینە قۆناغێکی ترەوە ئەو ناوانە چونکە میلەتەکە ڕزگاریە بێ ئەو ناوانە نامێنن بە پێی شوێن ئەستا هەندێک ناوت پێ ئەڵێم جەزا ناو تەنها لە سلێمانیا هەیە لە هەولێرە یەک جەزا ناو نییە مەغدی تەنها لە هەولێرە هەیە بڕۆ ڕانیە و قەڵاتزێ و پشدەر و بتوێن یا خۆی یا باوکی یا باپیری ناوی یا ڕەسوڵە یا خدرەیە وسووە ئیسلام ناو تەنها لە زاخۆیە هەیە ئیسلام ناو تەنها لە زاخۆیە هەیە لەبەرەوە بە پێی شوێنەکانیش بڕۆ کۆمەڵگایەکی وەکو ناوچەی هەورامان چونکە کۆمەڵگایەکی ئاینیە ناوی هەچی سەحابە و پێغەمبەرە هەمووی هەیە بۆچی چونکە کۆمەڵگاکە کۆمەڵگایەکی ئاینیە متەدەینن زیاتر لەبەرەوە بە پێی شوێنەکان بە پێی کاتەکان بە پێی بیر و بۆچوونی ئەو کەسانش کرد لە چواردەوری ئەو مناڵن کە بەرپرسیارن لەوەی کە ناوەکەی لێ بنێن یعنی بە کورتیەکەی من مناڵێک ببینم ناوی چییە لە ڕێگەی ناوەکەیەوە ئەتوانم جۆری بیرکردنەوەی دایک و باوک یان ئەو کەسەی کە ناوەکەی لێ ناوە بزانم چۆنە کەسێکی نەتەوەییە کەسێکی متەدەینە کەسێکی ئیسلامیە بنەماڵەیەکی حتا سێک کە تۆ بنەماڵە ئاینیەکان ئەوانەی کە شێخن قەت ناوی کوردانەی ئەلەم ناوانە مەسەلەن سەهەند و ڕەهەند و ئەوانە نانن لە مناڵەکانیان چکە بۆ ئەبێ ئەو شێخێکی پێوە بێت لەبەرەوە یا ناوێنێ ڕەوف یا ناوێنێ مستەفا یا ناوێنێ مەحموود یا ناوێنێ سەعید بۆی شێخ سەعید ڕێککەوێت بەس شێخ ئەلەند ڕێک ناکەوێت
ئەو وا بیرەکاتەوە کە ناگونجە مناڵەکە ئەو ناوی سەهەند بێت چونکە جۆری بیرکردنەوەکەی لەبەرەوە هەمیشە مناڵەکانیان ئەلم ناوانەیان لێ ئەنرێت بۆی لە پاشە ڕۆژە کە شێخەکەی هەچە لە مافی خۆشێتی ینی ڕاستیەکەی مافی خۆشێتی بەڵام ئەبێ ئەوە ڕەچاو بکرێت ڕاستیەکەی ئەم مناڵە تەنها بە مناڵی نامێنێتەوە سبەی ئەچێتە قوتابخانە ئەچێتە زانکۆ ئەچێتە فەرمانگەی حکوومەت ئەبێ ناوەکەی هاوشانی هاوتەمەنەکانی خۆی بێت یعنی نابێت ناوەکە 50 ساڵ لە مناڵەکە گەورەتر بێت یان 20 ساڵ لە مناڵەکە گەورەتر بێت ئەوەیە بەرپرسیاریتەکە لەوایە مناڵەکەم مرتاح بێ بەوە بڵێ بەخوا باوکم پیاوێکی خوێنەوار بووە دایکم ژنێکی خوێنەوار بووە ناوێکی خۆشی لێناوە ئەمەیە بەرپرسیارەکە لەم کات و شوێنی کە جەنابەت باسێک ئێستا زۆر کڕووکچی گەنج هەیە کە مناڵیشانە بێت لە خۆشەویستیان ناوێنن ئەحمەد بەڵێ باشە کچێکیانە بێ کچەکەیان زۆر جوانە ناوێنێن ئەوی کە سەحەروتی خەجیجە بەڵێ ئەو پێڵە خەجێ بەڵێ ئەمە بۆ ئەم مناڵە کە تۆڵی ئێستا ئێمە لە چەندەیەکی پێشووترە ئێمە ناومان لێرراوەی تر بارمە بەسێکی شۆڕشونەتەوەیەتی و شوێنەکە بێ چەندەیەکی دوای ئەمە ئەم مناڵیت ناوی لێنەی زیانی پێگەێنێ یاخوچی کە تۆ لە خۆشەویستی هەندێک ناو هەند کۆنن بەڵام نوێ ئەبنەوە ئەسە مینایی کەکە لەو ناوانەی کە کۆنە بەڵام تازە بووەتەوە طبعاً کاریگەری هەیە کاریگەری ڕاگەاندن هەیە گۆرانی هەیە هونەر هەیە هەموو ئەوانە کاریگەریان هەیە ینی دراما هەیە دراماکە لێ دراوە درامای یوسف دوای ئەوە هەچی مناڵ لە دایک بوو ناویان نایە یوسف ینی خۆی ڕاستیەکەی قسەیەکەی ئەوش ئەوەی ئایا پەیوەندی هەیە لە نێوان ناولێنراوەکەیە ئەمە پرسیارێکی جەوهەریە ئێمە مناڵەکانمان ناوەنین محەممەد بۆی ساڵح بن بەڵام ئایا بەو ناوە ساڵحە بێ مناڵەکەمان کە ناوی بنین محەممەد دکتۆر هەر بەڕاستی ناو بەشێکە لە شووناس بەڵام ئەتوانێت کاردانەوە لەسەر دەروون ڕەفتار شخصیەت و کەساتی کەسانی خانم چۆنە ینی بۆی بەڕاستی حەق بین بە بابەتەکە من پێم وانە کچێک لە دایک بێ ناوی بنێت جوان دەرەچێت ناوی بنێ ناسک دەرەچێت من بێ ناوی بنێ مەسەن ئازا دەرچێت بەڵام ئەکرێت مناڵێک لە دایکی بێت ناوی بنەی شازادە یا ناوی بنەی شا بەڵام بۆ مەرجەی وەکو شا مامەڵی لەگەڵا بکەی کاریگەری هەبێت لەسەری ینی ئەوەندەی هەڵسو کەوتەکە گرنگە لەگەڵیا کە ئەیکەی لە ڕووی پەروەردەکردنی ئەوەندە ناوەکە گرنگ نییە ئەکرێ ناوی بنەی شا بەڵام ئەوەندە بی چەپێنیت و سەر بەرچەپۆکی بیت کە وەکو سەپان دەرچێت ینی جۆری مامەڵەکە ڕۆڵ ئەبینێت لە هەڵسو کەوتەکە ئەگینا هیچ پەیوەندیەک نیە لە نێوان ناو لێراوە دەیان کوڕمان بینیوە ناوی زیرەک بۆ بەڵام تەمەڵیش بووە ناوی ئازا بۆ بەڵام هیچ ئازاژ نەبووە ینی لەو جۆرە لە کۆمەلگایە زۆرە هەنێ ناو جار دکتۆر ناوەکە بە دەردەسەر بۆ نمونە بە قسەکەی جەنابەت ناوی زیرەکە بەو شێوەیە نێرەڵان خۆ تۆ ناوەکەتەوەی بۆ خۆت وەکو ناوەکە نییە ئەمە نە سەرکەونەیەکان دڵی لە خۆی دەخمێنێ تەئەملی ژێ هیوا خواستن ئەمە تەوان لە مێژوو شاهرە بووە بۆ نمونە سالمی شاعیر کە لە بنەماڵی ساحب قڕانەکان بۆ نەخۆش بووە بەو هیوایە لە قەبی سالمیان لێ ناوەکە چاک بێتەوە کامەران مکری شاعیر ینی ئەوە لە قەبە لێنراوە کابراایکی بەدبەخت بووە کامەران نەبووە ینی لیان ناوە بۆی ناویان ناوە کامەران بۆەوەی کە سۆزی ئارامی و بەختەوەری و سەعادەت و ئانەی بۆ بکەڕێتەوە ئەکرێت تۆ ینی بەو هیوایی کە کەسێک بۆ نمونە شتێک لە ژیانی بگۆڕێت نازناوێکی بۆ دابنین یان ناوەکەی بگۆڕیان ئەمە ئەکرێت یادی بەڵام ئەوەی کە کاریگەری هەیە زۆرتر پەروەردەکردنەکەی نەک ناوەکە ینی وەکو عەرزم کردین کە مناڵێک ناو ئەنەی زیرەک ئەوەندەم حاولە بکەی کە زیرەک دەرچێت هەلو مەرجەکانی زیرەکبوونی بۆ بڕەخسێنی مهمترە لەوەی کە ناوی بنێ زیرەک تۆ ناوی بنێ زیرەک و بەڵام بیبێتە شوێنەکە و چاوی بە کتێب و بەکتەب و قوتابخانە نەکەوێتەوە بە تەکید زیرەک دەر هەر فێری خوێنەواریش نابێت بەزار ناوی زیرەک بێت دکتۆر هەندێ ناومانەیە دوو ناوە ینی هەر بێکواتۆ بۆ منە حەمە سەعید خوا ڕەحەم ئەم ناوانە هەردووچی دوو ناو ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر کاتی خۆی و ئێستاش ناوی محەممەد ناوێکی پیرۆز بۆ ئێستاش هەر پیرۆزە لە لامان خەڵک کە مناڵەکەی لە دایک بووە حەزی کردووە ناوێکی لێ بنێت بەڵام حەزی کردووە محەممەدەکەش فرامۆژ نەکات مەسەڵەن حەمە عەلیمان هەیە حەمە سەعیدمان هەیە ئەوانەمان هەیە هەم ویستوێتی محەممەدەکەش و هەم ویستوێتی سەعیدەکەشی لەگەڵا بێت ئەم ویستوێتی ناوی خواکەشی لەگەڵا بێت و ڕەحمەکەشی لەگەڵا بێت
ئەمە بە هیوای ئەوە بوون کە ڕاستیەکەی ئەم مناڵانە مناڵی ساڵح دەشن تەبعاً زۆربەی محەممەد ناوەکان لەگە ڕێزم بۆ هەموو لایەک یا نۆبەرن یا بە دوای چەند کچێکە هاتوون بە زۆر بەشیان نازدارن ینی ڕاستیەکەی حاڵەتێکی خراپە مناڵ نازدار بێت زۆر بەشیان نازدارن ینی محەممەد ناوەکان بۆچی لە خۆشەویستی مەسەلە ئاینیەکەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ لە خۆشەویستی ئەو ناوەکەیان لێ ناوە بەڵێ باشە بابەتێککەیە زۆر گرنگە ساحەرویستم لەسەر ناو قسەی لەسەرکردنی ینی بۆ نمونە ئێستا زۆر کەسەیە کە ئەڵێ مناڵەکە و ناوی چییە ناوێکە پێی ئەڵێت هیچ پەیوەست نییە نە بە کەلتوری منەوە نە بە ژیانی ئێمەوە نە بە کوردایەتی ئێمەوە ئەڵێ ناوەکەم لە زمانی ئیسپانیا بەمانای خۆریەک یان بەمانای داوگەیەکێت ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەر من پرسیارم کردووە لە خەڵک وتومە نایۆ مناڵە چێوتێتی فلانش دوتومەوە چێوتێتی ئەوە گوڵێکە لە ژێر دەریا ئەڕوێ لە سویسرا کەسێری خەریتەم کرد سویسرا هەر دەریایتیانی ینی پەیوەندی گلۆبالیزیشنە جیهانگەری و ڕاستیەکەی جیهانگەری پایەکانی کللتوری هەموو نەتەوەکانی تێکەوە ئەمە تەنها لە لای کورد نییە ئەمە تەنها لە لای کورد نییە کە ئێمە تااقەتی مەشکە ژەنین و تااقەتی ماڭا بە خێوکردن و تااقەتی شوانیمان نییە ئەمە لە لای هەموو نەتەوەکان هەروایە لە لای گلۆبالیزیشن ینی بە جیهانی بوون جیهانگەری وای کردو ئێمە بکرینەوە بە ڕووی جیهانە و تێکەڵاو بین لەگەڵ نەتەوەکانی ترا هەندێک وا بیرەکەنەوە کە ئەگەر ناوێک بنێ لە مناڵەکەی معناشی نەبێ بەس ناوەکە تۆزێک شاز بێت تر ئیشێکی باشی کردو بەڵام یەکەم بنەمایەکە لە ناوە هەیە بێ واتاکەی بێت دەبێ واتاکەی ڕوون بێ بۆ خەڵک بێ بزانی یعنی چی ئەو ناوە ئەگەر معنای نەبێت ینی ئەی تۆ چیت کردووە لە ناوەکە سبەینەوە مناڵە پرسێت ناوەکەی من مانای چییە ینی تۆ هیچ وەڵامێکت پێ نییە بۆی خۆەوە هەروە بە مناڵی نامێنێتەوە سبەینە گەورە بێ پرسیاری لا دروست ئەبێت لەبەرەوە پەیوەندی بە گلۆبالیزیشن و بە جیهانگەریەوە هەیە بە دوای ئەو جۆرە ناوانەیە ئەگەڕێن باشە دکتۆر بتەوێت نەتەوێت ناو کورتەکەینەوە زۆر جا ئەسڵم بۆ خۆشەویستیە بۆ نمونە مناڵەکان حەزەکەی خەپێکیانیان پێ بڵێن یان هەندێک جار ناوەکانیان تۆزێک ئەگۆڕین بۆی کار بەسەر زمانی خۆمانەوە خۆشتر بە کاتێکیان نەوێت ئەمانەوێت بیان دوێنین بۆ نمونە ناوی مناڵ کوڕ هەیە ناوی سوهەیل لە پیاڵن لە ماڵەوە وەختێ مناڵە سوسو گەورە بێ بە پیاوێک سوسو زۆر ناشرێنێتەوە بۆ سوهەیل ئەمە چی بکەن ئەم ناوانەیان کچێکە خەپەیان پێوتە گەورەیە طبعاً یەک دنیا هەوڵیدا خۆی زعیفکە دوای پیاڵی پێی جوانە چی بکەن لە گەورەیە ئەمانە کۆ بکەنەوە طبعا قسەیەکی عەرەبی هەیە ئەڵێ بین الأحباب تسقط الآداب یعنی ئەوە تۆ مافی ڕەوای خۆتە بە کچەکەت بڵێ سوسو بەڵام دڵنیا بە ئەو کچەت کە گەورە بوو چوە زانکۆ لە بەردەم هاوڕەکانیان پێی ناڵێ سوسو لە شوێنێکی فەرمیە ئەو کاتێک کە زەواجەکات کە داواکاریەت لە بەردەم ماڵی خەزوور یا وای پێ ناڵێ چکە شوێنێکی فەرمیترە لە بینی خۆت و خۆیان احتیادیە طبعا لە چاوی دایک و باوکەوە مناڵ چەند گەورەش بە هەر گەورە نەبووە هەر مناڵە ئاتۆ بە تەمەنێت بگاتە 60 ساڵ دایکە هەر پێڵێت مناڵەکانم نایەن بۆ لا هەروات پێڵێت لای ئەو هەر مناڵی بەڵام کە شوێنەکە بوو بە شوێنێکی فەرمی بە عەلاقەیەکی ڕەسمی ئیتر ئەو کاتە تۆش مافی ئەوەت نییە مەسەلەن بۆ نمونە بەو ناوەوە بانگی بکەیت ئەمە ئەکرێت لە بینی خوشک و خوشکە خوشک و برایە دایک و کچە ئەوانە ئەکرێت لە سنووری ماڵێکا بن بەڵام کە گەشتە قۆناغێکی سەروتر تەمەنێکی سەروتر ئیتر هەر مرۆڤەکان خۆشیان نەمازان ئەمە پەیوەندی بەوە نییە ئەنی بیخوێنێت یانەی خوێنێت ئەوە هەر کەلتورە لە کۆمەلگاوە فێریە بیت من و جەنابەت هاوڕێی لە دەرەوە من ئەڵێم سەرکۆ تۆڵەی بێستون بەڵام ئێستاکە لە بەردەم شاشەین تۆ بە من ئەڵەی دکتۆر منش بدە دەڵێم کاک سەرکۆ ینی لەبەرەوە شوێنێکی فەرمیە قسە بۆ خەڵکەکەی خەڵی کوێ لێبانە لەبەرەوە ئەوە پەیوەندی بەو حاڵەتەوە هەیە پێشوانەکانە سپاس بۆ زانیاریەکانە دەستە خۆش بێت زۆر سپاس